لە ئەمریکاوە هەواڵێکی خۆش بۆ ڕۆژاوای کوردستان هەیە. ڕێکەوتنە نوێیەکانی ئەمریکا و عێراق چۆن بەرژەوەندی شەروانان دەپارێزێت. ڕۆژنامەی ئەمریکا وۆڵ ستریت جۆرناڵ لە زاری بەرپرسێکی بەڵای ئەمریکیەوە ڕایگەیاندووە ڕێککەوتنی نێوان واشنتۆن و بەغدا ئامادەیە، بەڵام هێشتا هەندێک وردەکاری ماوە کە پێویستە لەگەڵ وڵاتانی ئەندامی هاوپەیمانی نێودەوڵەتی یەکلایی بکرێنەوە. ماوەی زیاتر لە 6 مانگا گفتوگۆی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکرێت. ئەوەی لای ئیدارەی خۆسەری ڕۆژاوانی گەرانی دروست کردبوو چارەنووسی بوونی هێزەکانی ئەمریکا بوو دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق، چونکە سەبزەم هاتوچۆ و گەیاندنی هاوکاریەکان لە ڕێی خاکی عێراق و هەرێمەوە بۆ ئەو بەشەی کوردستان بوو. لەم بارەیەوە بەرپرسێکی باڵای ئەمریکی بۆ ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ڕوون کردوتەوە کە ڕێکەوتنەکە ڕێگە بە هاوپەیمانان دەدات خاکی عێراق بەکاربهێنن بۆ پاڵپشتیکردنی هێزەکانیان و هێزەکانی سووریای دیموکرات لە سووریا. جێی باسا ئەمریکا کە سەرکردایەتی هاوپەیمانیەکە دەکات نزیکەی 900 سەربازی لە سووریا هەیە بۆ پشتیوانیکردنی لە هێزەکانی سووریای دیموکرات لە ئەرکی بەرەنگاربوونەوەی داعش. بەپێی پلانی ئەمریکا شانەوەی هێزەکانیان لە قۆناغی یەکەم لە بنکەی عین ئەسەد دەبێت، پرۆسەکە تا مانگی نۆی داهاتوو دەخایەنێت. قۆناغی دووەم تا کۆتایی ساڵی 2026 هێزەکانیان لە هەولێریش دەکشێننەوە.